کێن تاوانبارە سەرەکیەکانی لە دەستانی دوو کورسی کورد لە کەرکووک لا نووسینی ساید کاکەی. بابوو باپیرانمان هەڵەیان نەکردووە لە گوتنەوەی پەندی بەکەر ناوێرم بە کورتان شێرم. لەوەتەی کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان ئەنجامە بەرایەکانی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی ڕاگەیاند هەرچی پەیج و سایتی گومڕاهان لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆر ساویلکانە و بە زمانێکی زبری پڕ لە وشەی قێزەون هێرشتێکی ناخلاقانەیان دژیە و دەنگدەرانە بەرپا کردووە کە دەنگیان داوە بەلایەنە کوردیەکانی دەرەوەی پارتی و یەکێتی. بەش بە حاڵی خۆم گردنی و کەسانە ئازاد دەکەم کە نەزانانە کەوتونەتە ناو زەرکاوی گوتارە تەخینکراوەکانی ئەو دوو حزبە دز و گەندەڵ و ستەمکار و فرۆشریارانی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکانی دیکەی کوردستان. لە هەمان کاتیشدا بە ئەرکی سەرشانی خۆمی دەزانم ئەم ڕاستیانەی خوارەوەتان بۆ ڕوون بکەمەوە. یەکەم، بەرپرسی دەستگای هەڵبژاردننی یەکێتی لە کەرکووک هەڵەیەکی استراتیژی زۆر گەورەی کردووە، چونکە لە دابەشی هاوبەشی ڕێچکەی سانتلیگی تێنەگەیشتووە و نازانێت چۆن دەنگی زیادەی چاوەڕوان کراو بەلایەنێکی نزیکی حزبەکەی خۆی ببەخشێت. بۆ نمونە حزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان حزبێکی بەرهەڵسکاری یەکێتی نییە و دەکراوەکەوەی کە پارتی لە دەنگدانی تایبەتدا بۆ مسۆگەرکردنی بردنەوەی کۆتاکانی مەسیحیەکان کردی لە هەر سێ پارێزگاکانی دهۆک و هەولێر و کەرکووک دەنگە زیادەکانی یەکێتی ببەخشێتە حزبی سۆسیالیست. بەڵام لە بری ئەو کارە چووە نەک تەنها بەڕێز ڕێبوارتەهای کاندید و پارێزگای کەرکووکی کردووە بە کاندیدی بەدەستهێنەری زۆرترین دەنگ لە عێراقدا، بەڵکو تاوانی و شکستەی خۆی و حزبەکەی خستۆتە ئەستۆی ئەو دەنگدەرانەی کە دەنگیان بە یەکێتی نەداوە. دووەم، هەر بە هەمان شێوەی یەکێتی بەرپرسی دەستگای هەڵبژاردنەکانی پارتی دیموکراتی کوردستانیش ئەو هەڵە استراتیژیەی دووبارە کردوێتەوە. ئەگینا لە بری کاندیدکردنی دوو کەسی ڕکابەری توندی یەکتر لە ناو لیستی پارتی لە پارێزگای کەرکووکدا کە بوونە هۆی سووتانی 24415 دەنگ دەیتوانی دەنگە زیادەکانی دەنگدەرانی حزبەکەی خۆی ببەخشێتە کاندیدێکی ژن لە ناو لیستی پارتی. بۆ نمونە مامۆستا نجوی کاکەیی کە 1756 دەنگی بەدەست هێناوە، یانیش ببەخشێتە کاندیدەکەی بەرەی گەلەکەمان کە 1702 دەنگی کۆ کردوێتەوە. سێەم، کۆی دەنگەکانی نەوەی نوێ و بەرەی گەلەکەمان و حزبی سۆسیالیست 14813 دەنگن و هیچ سوودێکیان بۆ زیادکردنی دەنگەکانی یەکێتی نەدەبوو، بەڵکو نرخی کورسی یەکەمی یەکێتی لە 105076 دەنگەوە بەرز دەکردەوە بۆ 113789 دەنگ. بەوەشە و دەنگانەی سێلایەنەکە بە زەرەری یەکێتی دەشکانەوە نەک خازان. هەر بۆیە لە بری تەخمینکردنی و دەنگدەرانەی کە دەنگیان بەنەوەی نوێ و بەرەی گەلەکەمان و حزبی سۆسیالیست داوە و جنێوبارانیان دەکەن ڕۆنیەخەی بەرپرسانی دەستگاکانی هەڵبژاردننی ئەو دوو حزبە دز و گەندەڵ و ستەمکارانە بگرن و قسە ناشرێن و قێزەونەکانتان ڕوبەڕووی ئەوان بکەن، نەک دەنگدەرانێک کە ئامادە نەبوونە و نین بە سۆز و ختووکەی نەتەوەیی فری و بدرێن و بچنە ژێرباڵی تاوانبارانی ڕاستەقینەی گەلەکەمان لە کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان و هەرێمی کوردستان.